من هەموو ڕۆژێک جارێک لە هەولێر دەمرم بەڵام ئەگەر بچمە ئەوروپا جارێک یان ئەوەتە لە ئیجە دەرباز دەم یان جارێک لە ئیجە دەمرم ئەمە پرسیارێکی فەلسەفی و معقولە یعنی من خۆم چەند لەو چەند ڕۆژە ڕابردوو لە کۆمەڵێک کەس قسەمان کردووە بۆ سەفەر دەکەی بۆ دەڕۆیت کاکە خینکانی تێدایە کاکە مردنە دەڵێ من هەموو ڕۆژێک جارێک دەبرم ئایا ئەمە هۆکارە چیە من زۆر کاتی قسەکانمەوە ناکەم بەڵام دێمە سەر ئەم ڕاپرسیە لە کۆتایی 2019 ئەنجام درراوە 3000 کەس بڵێن بەشداری تێدا کردووە لەو ئەوانەی کە بەشداریان تێدا کردووە تەمەنەکان 16 ساڵ بۆ 40 ساڵی تێدایە بە گشتی ئەوانەی کە بەشداریمان تێدا کردووە لە تەمەنەکان خاڵێکی تر ئەوانە سەرەتاییەکانن ڕەگەزی نێر و مێ ڕەگەزی نێر زیاترە 168 و ڕەگەزی مێش 130 ئەو پۆینتەکان باز ناکەم بۆی کە لەبەر چاوەڕتان هەیە پیشە زۆرترین کەسی بەشدار بوو بێکارە 165.8 ئەوی لەو ڕاپرسیە بەشداری کردووە بێکار بووە و فەرمانبەر 114 بووە کاسبیش 190 بووە کە بەداخەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بە پێی هەندێک ئامار دەڵێن 118 بەڵام بە پێی هەندێک ڕێکخراوی کە خۆمان لەگەڵمان کار کردوون دەگەڕێتەوە بۆ 121 نزیک 121 ئاستی خوێندنەوانی کە بەشداری ئەم ڕاپرسییان کردووە زۆرترینیان 148 کە کۆلێژ بووە واتە لەو بێکارانە زۆرینیان خەریجی کۆلێژن کە بە پێ دو ئاماریش کە دەستە من بێ 214,000 کەسمان هەیە لە هەرێمی کوردستان دەرچووی زانکۆ و پەی مانگاکەن بەڵام بە بێکارن لە هەرێمی کوردستاندا ئەمانەش لوقمێکن چێندراون بۆ خۆناغێکدا هەر ڕۆژێک لە ڕۆژان تەنها پێویستی بە پتێکە بیتەقێنەوە بۆی کۆتایی بەو ئەوە ڕۆژێکە لە هەرێمی کوردستانی ئەمە مەترسیدارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ڕۆژێک دادێت تەقینەوەیکی گەۆ ڕوودا ئەگەر چارەسەری ئەمونەکەی بەتایبەتی لە بینی ساڵی 2020 بۆ 22 دەبی ئەم پرسێ بەڕاستی چارەسەرێکی باشی بووم دەویش بە ڕێگای یاسای کەرتی تایبەتەوە کە هەموار بکرێتەوە لە هەمان کاتیش بیمەی بێکاری ئەوانێکی ئێستا کە بۆ شێوازێکی تر ئابدێت بکرێتەوە خاڵێکی تر شوێنی نیشتە جێبوون زۆرینیان بەشدارەکەی 35 هەولێرە یعنی ڕێژەکانمان هەوڵماندا تەقریبەکەی بەو شێوازە بێ کە بتوانین بڵانسێک ڕابگرین بڵانسێکی ڕێژەی دانیشتوان بەو شێوازە کە هەیە داهاتی مانگانی ئەو کەسانی کە بەشداریان کردووە مۆرەکەی دەکا هیچ 165.2 واتە ئەو کەسانن کە بێکارن زۆرترین داهاتەکەش یعنی ئەگەر زۆر 121.1 کە 300 بۆ 500 دۆلارە 300 بۆ 500 دۆلارە کە ئەمە ڕێژەیەکی زۆر مام ناوەندە لێرە ڕادا پرسیارەکانمان دەست پێ کردووە ئەم پرسیارانە تەنها خۆمان نەمانووسین پرسمان بە کۆمەڵێک خەڵک کردووە کۆمەڵێک پسپۆر لە بوارەکانی جیاواز چۆنێتی شێوازی دەنات ئاساسی پرسیارەکان ئاساسە چۆن داردەڕێژی ئایا پێ دوایە گەنج بەشدارە لە بزاوتە کۆمەڵایەتەکان بزاوتە کۆمەڵاتەکان بە گشتی باز دەکەن ئێمە بە کۆی پرۆسەی لە خێزانەوە تاوەکو ئاستی بەشداریکردن لە سیاست زۆربیان پێیان وایە تا ڕادەیەک 143 بە ڕێژەی زۆرینەکەیە نەخێر 141 بووە بەڵێ 114 بووە کە پێی وایە 114 پێی وایە گەنج بەشدارە لە بزاوتە کۆمەڵایەتەکان کە ئەمەش پێویستی دووبارە بە قسەکردنێکی ئەوەیە چۆن بتوانین گەنج بەشدار پێ بکەین لە بزاوتە کۆمەڵایەتەکان خاڵێکی تر ئەگەڵ وەڵامی پرسیاری یەکەمت نەخێرە کێ بەرپرسە ئێمە کۆمەڵێک ئۆپشنماندانەیە لەو ئۆپشنانە دیاری کراوە بۆ نمونە گەنج خۆی 121.5 کە گەنج بەرپرسیارە لەو ئەوەی کە بەشدار نابێ و حکوومەت 135.8 وە کە خەڵک پێی وایە حکوومەت ڕێگرە لەوەی کە گەنج بەشداری بزاوتە کۆمەڵایەتەکان بکات خاڵێکی تر کە 31.6 پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کە بەرپرسن لەوەی کە ڕێگەیان واڵا نەکردووە بۆ بەشداری گەنج لە بزاوتە کۆمەڵایەتەکان ئایا گەنج توانای بەڕێوەبردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستانی هەیە ئەمە پرسیارێکی گشتگیرە زۆر مەتاقیشە یعنی پرسیارەکە زۆر هەڵدەگری بەڵێ 181.1 بە بڕوابوونێکی بەهێزەوە دەڵێ من دەتوانین بەڵێ بڕوامە بەخۆیە بتوانین دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەڕێوە ببین کە نەخێریش 103 بووە کە زۆر کەمەوە واتە گەنجانی هەرێمی کوردستان بڕوان بەخۆیانەیە کە بیانوێ ئەم ڕەوشەی ینی ئەم دامەزراوانی هەرێمی کوردستان بەڕێوە ببن ئەمە پرسیارەکە پەرلەمانتارەکان کەس هاتوون کۆمەڵێکمان داوەت کردوون دیارە نهاتوون زۆرمان داوەت کردوون کاک هاتوویاندان پەرلەمانەکان کەسیان
باشە بریا لێرەمان پێ خۆش دەرەنجامیان بینی بە گەنجە پەرلەمانتارەکان بە نوێری خۆ دەزانین لە پەرلەمانی کوردستان نەخێر 152.2 بووە کەمە ڕێژەیەکی زۆرە تا ڕادەیەک 122 بووە بەڵێ 123 بووە ئەمە پرسیارەکە کۆمەڵە شت هەردەگرێت چکە پەرلەمان شوێنێکە بۆ دانانی یاسا و چاودێریکردنی حکوومەت بەڵام بەڕاستی ئایا لە پرسیاری دوای ئەوە پرسیارەکە دەکرێتەوە قسەکە دەکەمەوە لێرە دەڵێ ئەگەر وەڵامی پرسیاریت پێشوت هۆکارەکەی چی دەگەرێتەوە ئۆپشنەکان خۆیان نووسیویانە ئێمە زیادمان نەکردووە ئەو ئۆپشنانە بۆ نمونە ڕێژەی مۆرەکە کە 135.6 کەم ئەزمونیە دەڵێ پەرلەمانتارەکان کەم ئەزمونن پسپۆریەتی 116.5 لاوازی توانیان 147.9 کەمە دەرخستەی ئەم ڕۆشنەکە لە هەرێمی کوردستان داوا هەیە کە بەڕاستی دەبینین پەرلەمانی کوردستان لە جیاتی شوێنێک بێ بۆ چارەسەری کێشەکان و دەربازبوونی یان دەربازبوون لەو قەیرانانێک کە ڕوبەڕوومان دەبێتەوە بەداخەوە زۆر کات دەبینە بەشێک لە ململانێ سیاسەکانی هەرێمی کوردستان خاڵێکی تر ئایا وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە نوێنەری خۆت دەزانی ئێمە چکە وەزارەتی ڕۆشنبیری ئێستا زۆربەی کاتەکان سیاسەکانیشمان لە ئاستی قیادەش زۆربەی کات ناڵێن وەزارەتی وەرش و لاوان دەڵێن وەزارەتی ڕۆشنبیری بەس ڕۆشنبیری یعنی ناڵێن وەزارەتی ڕۆشنبیری لاوان تەنها ڕۆشنبیریەکە دەڵێن و پاشگرەکەی تری بەگەر بەکار نایێنە بۆچی لەبەرەوەی بەڕاستی ئەمە پرسیارەکەیە بەڵێ 103.2 چۆن دەکرێت موەسسەی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان 103 گەز متمانەی پێوی بە نوێنەری خۆی بزانێ هۆکارەکان پاشان پێتان دەڵێن نەخێر 187.4 کە ئەمەش بەڕاستی بە جورئەتەوە لێرە داوای ئەو شە دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دووبارە ئەپدێتی وەزارەتی ڕۆشنبیری بکاتەوە لەسەر میکانیزم و پلانێکی نوێ کە ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی خەڵک کە گەنجێک ئامادە نەبین بنوێنەراتی خۆی قبوڵی بکە یعنی هۆکارەکەی چییە چی بۆ گەنج کردو مەپسیارە دەکرێت دوای لە ناو گفتوگۆی کراوەکەدا ئێوە مناقەشە بکەن بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری لاوان چی بۆ گەنج کردووە لەکوێ بە فریای گەنج کەوتووە هۆکارەکەی دەڵێگەر ئەگەر وەڵامی پرسیاری پێشوت نەخێر هۆکار چییە 147.3 هیچ پرۆژەیەکیان بۆ گەنجان پێ نییە هیچ هەنگاوێکی لە پێناو گەنجان نییە 140.9 وەزارەتێکە زیاتر لایانی ڕۆشنبیریە نەک لاوان کە 111.8 ئەمانە لێرە پێمان دەڵێن کە بەڕاستی خۆشم یەکم ینی لەو ئەوە نییە من تەنها ڕاپرسەکە ئەلان دەکەم ئەوەش منش پاپشتی ئەمە دەکەم کە واقعەکەی لە کۆمەلگای ئەمە ئەنجامی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە لە هیچ ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی کارت کردووە ئەو باسی خۆمان دەکەین لە هیچ ڕێکخراوێکی مەدەنی کارت کردووە بەڵێ 130ەکە نەخێر 169 ئەگەر وەڵامی پرسیاری پێشوت نەخێرە هۆکار چییە پێماوتن هۆکار چێ لێرە ئارەزووی کاری ڕێکخراوەی ناکەم 130.1 کە بخۆی ئارەزوو ناکە ڕێکخراوەکان جێگای متمانەم نین 169.1 ئەوەش پرسیارەکە ڕوبەڕووی ئێمە دەکرێتەوە بۆچی نەماتوانیەوە جێگای متمانەی گەنجان بین لە هەرێمی کوردستان پرسیارێکی تر پێ دوای حکوومەتی هەرێم کابینینۆ ڕێک ئەم کابینە پرۆژەی بۆ گەنج پێیە یان بۆ گەنج پێ بێت ینی پێماوە پرسیارەکەی بە پێ دەبێت بەڵێ 125.8 نەخێر 142.6 تا ڕادەیەک 131.6 من لەگەڵ تا ڕادەیەک نیم چکە تا ڕادەیەک زۆر مەتاتیان دابەشی دوو دەکرێت و کاتێ تا ڕادەیە بەڵام کە خەڵک متمانەی پێوی 125 ئەماش دەبی ئام بڵانسە بەرز بێتەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی لەگەڵ گەنجان پێ لە پرسیارەکانی داهاتوو دەڵێن چی بکەین بۆ ئەوەی حکوومەت چی بکە باشە پێت باشە حکوومەتی هەرێم چ ڕۆژێک بۆ گەنج بخاتە بواری جێبەجێکردن هەلی کار لە کەرتی گشتی 129.1 هەلی کار لە کەرتی تایبەت 170.2 پرۆژەی پەرەپێدانی گەنج بە گشتی 153.7 کە پێتان وابێ گەنجی ئێمە تەنها داوای موچە ناکە بۆ ئەوی دامەزراوە لە دامەزراوەی کار بکە